سلاوین گرم و ام هیوی دیکن هندما خوش در باز بکن دگل دم لهافگان دینا کردان کرد کنکشن. ابوی هیویه که ام کردان بگهین نه که سرهاتی و بویرن لجهان دقامن پیک گهارین داخل شمو جویره جه استودیوی دنگ امریکا لواشنطن دی سی دید گلود. در برنامه ایرودا هونیوان بابتان ببینن. انجمن زانیارین نشتیمانی امریکا پیش بینیا دامزراندنا کردستان دیکه. سرک اوباما و ریبرندین جهانی پناسینی به رکابریا سوری دیکن. ترکیه زحمتیان دبینه دستر دریه دا دیگل پنابرین سوری و چالاکین چکدارین کردان. جسالونکا جوانکاری و بخاباوریا نخوشین شرپنجه من راپورته کیا. لگورا پیش بینیا مایا داویا ارده لبیستویکی وی مهی تیتن. و کاربدستین فرانسی ری نادن خلق رو بکن چیایه کی دبیجن اوی رزگار ببن. و سردمی اوتومبیلین به شوفر هاد. سلاوین دوباره گهدارین هیجا. راپورتا که نه یا انجمن زانیارین امریکی پیش بینیا پیک اینانا کردستان دیکه حتی سال 2003 یک جشش سیناریوین راپورتا وی انجمنی دبیجتن رنگا دامزراندنا کردستانی باندوری بکسر یکیتیا ترکیه لسالین دهاتی. پیش بینین وی دزگاه امریکی گلکن. ایک جوانا دبیجتن آسیا دیج امریکا و اروپا پیک و ببورینتن دیگه شکرنی دا دستر هجمری لشکر و تکنولوژیای دا. او دبیجتن حتی سال 2030 چین ناونجی دی برفراتر بتنو سر هجمریا جهانی دی بتن 8 بلیون. هر اف راپورت پیش بینیا گوهرتنین جیوپولیتیک دیکه جوانا آواکرنا کردستانی و دبیجتن او دی باندوری بکتا سر ایکتیا ارد ترکیه جبر خطرا جدابونی. گلو لسر چه بنمایا راپورتا انجمنا زانیاری نشتیمانی امریکی وان پیش بینیا دیکتن ما اف بسیار آراستی تایبت مندکی کرد کریا. بباوری من او راپورتا بتایبتی او خالی کباسی امکانی دروزبونی دولتی که کردی لترکیه لسر او بنمایه هاتوه که لەلایەکەوە بە ئاگادار هاتنەوە بە هۆشهاتنەوەی کورد لە وڵاتەوە لە هەموو بەشەکانی تر و ئەمەش پێم وایە پرۆسەیەکە نەک تەنها لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڵکو لە زۆر جێگەی جیهانە ئەگەر گەلێکی وەکو گەلی سکوتلەندا داوای ڕیفراندۆم بکا بۆ جیابوونەوە یا کەتەلۆنیا یا باسک لە ئیسپانیا کە وڵاتێلێکن لە سیستێمێکی زۆر دیموکراتیە لە خۆشگوزاریانە نییە دەژێن لەبەرەوە پێم وایە لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەسەلەکە زۆر ئەوەیە زۆر تونترەوە بە تایبەتیش ئەو بارەی کاتوە تکایەوە ئەو گۆڕانکاریانەی کە لە ناوچەکە ڕۆدەدا هەمووی بەرەو ئەوە دەڕوا کە ناسنامەکان هەویەتەکان کیملیکە یعنی بچووکەکان زیاتر گرنگیان پێ بدرێ و لەلایەکی ترەوە من پێم وایە پاشگەزبوونەوەی ئاکەپە لە ئەو کرانەوەی لە سیاسەتی کرانەوەی بەرامبەر بە کوردەکان و جارێکی تر پەنابردنە بەر ئەوەی کە سیاسەتێکی تند بەرامبەر بەتایبەتی پارتێکی سیاسی کە بەشێوەیەکی قانونی لە وڵاتەدا کار دەکا ئەمەش فاکتەرێکی ترەوە لەلایەکی ترەوە جاران ڕنگ بێ کوردەکانی تورکیا بە شتێکی زۆر کەم ڕازی بوونایە چکا و کاتە تەواوی نوکۆڵیان لێ دەکرا بەڵام لە ئێستادا ئیدی داخوازیەکان زیاتر دەبێەوە ئەو ئامادەیی دەسەڵات بۆ جێبەجێکردنی هەندێک گۆڕانکاری و هەندێک ریفۆرم لەو بوارەدا تێری داخوازیەکان ناکە بۆیە داخوازیەکان زیاتر دەڕوا. نمونەی کوردستانی عێراق و ئەو گۆڕانکاریانەی کە لە کوردستانی سووریا دێنەکایەوە ڕنگ بێ ئەمە فاکتەرێکی زۆر گرنگ بێ بۆ ئەوەی ئەو پرۆسەیە زۆر بەهێزتر بکە کوردی تورکیا کە لە هەموو بەشەکانی تری کوردستان گەورەترن بە ژمارە زیاترن ڕنگ بێ لەم بارەیەوە چاو لە بەشەکانی تر بکەن و خۆیان باوە بزانن کە ئەوان زۆر زیاتر شایانی ئەوەن کە ئەوانە بەدەستبێنن پێم وایە لەم چوارچێوەیەدا دەتوانین لێکدانەوە لەسەر ئەو راپۆرتە و پێشبینیەکانی بکەین. ده کنفرانس دوستین سوریه دل مغربی پترج صد ولاتان بناسین برکا بریا سوری کر وکا نونرا روا و راستقینه گل سوری. کنفرانس به مبستا دانانا استراتیجیه که بو و گوهاستنا سیاسیه
دەستهەڵاتی پشتی نەمانە ڕژێما بەشار ئەسەد. بەری کۆمبوونا دۆستین سووریا لە مەغربێ سەرۆکی ئەمریکی باراک ئۆباما پێناسین بە هەفبەندیە ڕێکابەرە سووری کردووەکە نوێنەرە ڕەوایە گەلێ سووری. مەبریار دایەک و هەفبەندیە ڕێکبەریە سووری بەرفرەهە و ڕنگڤەدان و نونەرتیا گەلێ سووریە دکە. ئەموان وەکو نونەرێ ڕەوایە خەڵکی سووریە دبینن و پێناسینێ بوان دکن. فەرەنسا، بریتانیا، تورکیا و جڤاکە هەفکاریە کەنداوی لێ پێشیا سەد دۆستین سووری بوون پێناسین بۆیە دەستەیە ڕێکابەر کرد لە مەها بۆری لە قەتەرێ هاتبوو دامەزراندن ژێبلی دانانە استراتیجیا ڤەگوهاسنە سیاسیە دەسەڵاتی پشتی نەمانە ڕژێمە ئەسەد vê komala dostên Sûrî danûstandin kirin li ser bandora şerrê Sûriya li ser parastina tevaya herêmê û her wesa hewlin berdestkirina alîkariyên mirovanî ji bo penaberên Sûrî. Li heman dem cêgirê Wezîrê Derveyê Rûsî got diber rekaberiya Sûrî di şerrê li dijî Eseda ser bikevitin. Ev e yekem pênasîna dosta bi hêza Eseda ku ew rejim ji nav diçitin ji bersengiya navxwe û derveya 2 salan. Birêveberê hêzên NATO jî pêşbîniya paşerojeka rejbîn ji bo rejîma Esed kir û got ew beref helweşandinê diçitin û bi tinê dawiya wê li ser demî dimînitin. û li demekî ku şerrê Sûriyê germ dibitin Tirkiye, hevsûnira wê ya Bakur zehmetiyan dibîne di serederiyê de digel pêla penaberan û çalakiyên çekdar yên Kurdan. Di vê raportê de em ê pêdaçûnekê bikin bi ser rûdanên salekî û girjiyên sersûnûrên her du welatan. شاری ئەنتاکیا تەنها چەند کیلۆمەترێک لە سووریاوە دوورە و بوو بۆ بارگای سەرەکی سەرهەڵداوانی لەشکری ئازادی سووریا لە تورکیادا کە لە هەوڵی ڕوخاندنی ڕژێمەکەی بەشار ئەسەد سەرۆکی سووریادان. هەر لەم شارەوە کە دەکەوێتە ناوچەی هەتایەوە ڕێک ئەوە ڕوون و ئاشکرا دەبێت چۆن تورکیا کەوتۆتە ناو قەیرانی سووریاوە. ما پێدوی بە ئالیکاریە نێفنەتەوەی هەیە بۆ دانانا دەڤەرا بێفرین چونکە فڕوکیان ڕژێمە ئەسەد بۆمبەبارانە مەدەنیان دکن. فڕۆکە و هەلیکۆپتەرە جەنگیەکانی سەرۆکی سووریا بەردەوام بردومانی شارۆچکە و گوندەکانی سووریا دەکەن. لە مانجیدەدا بوو بۆ 6 ڕۆژی لەسەر یەک تورکیا تۆپبارانی ناو سووریای کرد وەک وەڵامێک بۆ ئەو تۆپ و خۆمپارانەی سووریا کە دەکەوتنە ناو هەرێمی هەتای. تورکیا کاریگەریە خۆ لەسەر بەشار ئەسەد مەزن دکرد. ڕێبەرێن تورکیا باوەڕ دکردن ڕژێمە ئەسەد دێ زۆر ڕۆخەتن لێ باوەریە wan ڕاست نەدەرکەفت. و ئەvە یانوکە لە سووریا دەبێت شەرەکی تیرێ و نژادیە نافخۆیە. تورکیا سیناریۆ ji bo vê nedanabû. بەرەنجامەکانی ئەو وێرانی و کارەساتە چۆتە ناو تورکیاچەوە. ڕۆژانە زیاتر لە 2000 پەنابەر دەچنە ناو تورکیاوە. لە ئوردوگاکاندا دادەنرێن و لە ڕەوشێکی زۆر سەختدا دەژین کە لە وەرزی زستاندا زۆر خراپتر دەبێت. ئانکەرە داوای لە کۆمەلگای نێونەتەوەیی کردووە تا یارمەتی و کۆمەکی زیاتر دابین بکە. لە حالی حاضر نزیکی 150,000 یان 200,000 پەنابەر هەنە. هەر ڕۆژەکە نزیکی 2000 سووری دراڤنە تورکیا و ئەنقەرە بێ هەفکاریە واشنگتن نەشێت هەرێمەکە بێفرین لە سووریادا دانێت. هاوکات قەیرانی سووریا شەڕی درێژخایانی تورکیای لەگەڵ سەرهەڵداوانی کووردا واتە پەکەکە بوژاندۆتەوە. ئێستا کوردی سووریا کۆنتڕۆلی ڕوبەرێکی فراوانی باکووری سووریایان کردووە پاش ئەوەی هێزە سەربازیەکانی حکوومەتی سووریا لەو ناوچانە کشانەوە. ji bo dewleta Tirkiye pêşhatên dibine egera otonomiya Kurdan li Bakurê Sûriya gelek şepirzene. Ew pêşhate ne bi dilê Tirkiya ne û ew nizanit çawa serederiye digel bikir. û dixema hindê daye pekeke dê bihêz bit di şerê dijî Tirkiyeda. شەڕی ناوخۆی سووریا هەر تەنها بۆ ناو تورکیا پەلی نەهاویشتووە بەڵکو بۆ لوبنانیش و بۆ عێراق و ئێران و وڵاتانی کەنداویش. Ji Sûriya ra xema mezin ew e hêzên biyanî pitir maye xwe bikin nav Sûriya û li ser erdê wan milmilanê bikin. لە دەمێکدا کە پێ دەچێت سەرهەڵداوانی سووریا هەروە بێ و دەستکەوتی زیاتر بەدەستبێنن لە هەندێک ناوچەدا وەک شیکەرەوە دەڵێن هیچ لایەکیان هێندە بەهێز نییە تا بتوانن هاوسەنگی بەلای خۆیدا بشکێنێتەوە. تەنانەت وەهاش پێشبینی دەکەن ڕووداوەکانی ساڵی 2013 زیانی گیانی لە ناو گەلی سووریادا هەروە بێ و زیاد بکات. بینران بەری چەند ڕۆژان ئەز لە پانێلێکی ئامادەبووم لێرە لە واشنگتن لەسەر پەیوەندیên ئەمریکا و تورکیا بوون. ژمارەکە ئەکادیمیên ترک ئاخفتن. دۆزا کوردی لە تورکیا gelek ji demê panêlê girtibû.
تشتێ دلێ من خۆش کردی ئەو بوو وان باش دۆزا کوردی فێم کردیا و ئەگەر یەک ژمەژی پێداچۆنەکە هور بکە دێ بە هەزاران نویسکار ڕۆژنەمەوان هونەرمەند و ئەکادیمیەن دی ببینتن وەکە وان سێ ئەکادیمیەن لە بنیادێ بروکینگز لە واشتمن دەئاخفتن دۆزا کوردان ڕاست تێگەشتنە لێ مخابن ئەس دەبێژم مخابن و هێویدارم دیتنا من نەڕاست بتن من هەست دکرد هەر جارێکە یەک جوان جوامێران ڕەخنە لە حکومەتێن تورکیا دەگرت ژبەر سەردەریا وان یا خراپ دگەل کوردان یان وان بەحسێ مافین سیاسیین کوردان دکرد هەنێک ji ئامادەبووین کوپڕانیاوان تورک بوون گرهێ لە ئەنیاوان چێ دەبوو لەومان بەڕاستی ئەس دخوازم وی پەیامێ کورد بگەهینم کوردان لە هەر ئاستێکی بن یان لە هەر جیهەکی بن سیاسی یان جڤاکی پەیامێ من ئەڤە چاوا حکومەتە تورکیە کاری دکەتن مافێ کوردان بەرتەنگ بکەت دمافین کەلتوری و زمانیدا دەوێ هون خەباتی دژی وێنا بکن و گەلێ تورک تێبگەهینن کو تەناهیاوان قەت لەسەر حسابێ دەردێن کوردان نابە ئەگەر یەک ژمە بەحسێ دژمناتیە کوردان ji aliyê partiyên siyasiyên Tirkiya bike ez nimûneya Kurdên Iraqê lê bîr dînim berî 5-6 salan we dît AKP partiya dad û pêşveçûnê ya Serokwezîr Erdogan çend bêhim teng dibû digel Kurdan û hember Kurdan lê niha ji ber berjewendiyan ew çend dost e ev ca van dû rastiyan jî ji bîr nekin ew xelik partiyan digehînin ser desthilatî û partî li gora berjewendiyan karî dikin û li gora wan berjewendiyan amade ne guhartina bikin yan helwestên xwe biguherin rastiya duê ev e şerê dehatî li Tirkiya di dinêvbera dû berokan de bitin ne berokê Kurd û Tirkan lê berokê Ewropîbûn û rojhilatbûnî erê tu Kurdê Bakur dê bikevî kî ji wan berokan niha em behsekî dî bikin şêrpenca ne bes laşê mirovî lawaz diketin belkû giyan û derûnê mirovî jî diêşîne lê ji wê re jî xelek hene hizra alîkariya nexweşan dikin li saloneka ciwankariyê lê nexweşxana John Hopkins li bajarê Baltimorê wîlayeta Maryland nexweşên ku pora serê wan weriyay û pîstê wan hatî guhertin ji ber dermanan bi ciwankarîn ew bi xwe bawer dibin taybetmend jî dibêjin rast e por û mikyaj serveser vene lê wan karîgeriya pozîtîv li ser nexweşan heye Marian Ekeli taybetmenda ciwankariyê yew xizmeta nexweşên şêrpenceyê diketin ewên ji ber tîmoterapî pora wan weriyayî دەمێت و هەڕۆژ بەرە خۆت دەیەخۆ و مرۆڤێکی نەخۆشت بینی دە هەر وەکو نەخۆشێکی ژیانێ دەرباسکەی لێ دەمێت و بەرە خۆت دەیەخۆ و تودزانی تە نەخۆشیەکە گیرانیا هەی لێ دگەل هەندێ خۆ وەکو مرۆڤێکی عادەتی نیشان بدەی ئەvە بڕاستی دێ ئەگەرە خۆ لەسەر هەستە هەبێت خانمکێلی شارەزای vê bûye ji ber serpêhatiyên nexweşên bi serê wê hatîn xuşkawê ya nû geştî bi lokîmya mir aynî nexweşiyeke çawê ye dijiyê 4 saliyê de girt û girheyek di mejiyê wê bixwe de hat dîtin û kete ber neştegeriyeka 15 saetî بۆ من دیار بوو ku mirov بتنê serederiye digel dermana û çareseriya nexweşî naket belkû bû min gelek bi zehmet bû ku serederiye digel wan guhorîna bikim ku min çavê xwe dît li min diyar dibûn Evca xanimkêlî bernamek daişt ji bo alîkariya nexweşan evên laşê wan ji ber dermana têk diçitin wê weka xwebexş li nexweşxanekê kar kir ciwankariya nexweşan dikir berî 10 salan jî navenda vegerandina sîmayê nexweşan vekir li nexweşxana John Hopkins heta niha wê 17 ew renge navend vekirine li Stranserî Amerîka ew her wesa keristêndiyên taybet bi nexweşên şêrpenceyê berdest diketin ez hez dikim ku saxlemtir û dilxweştirim û ev başî egera xwe li ser hesta min kiriye Nojdarên John Hopkins bawerî bi karîgeriya pozîtîv ya karê xanimkêlî heye عملیات û kîmoterapî û ew hemû tiştên wisa proseyeke dû dirêj e û di vî şerî de eger yên xweş baştir be û xurtir be
ئەو یەک ئالیکاریە سیستەما پاراستنا لاش دکە. پرانیا کسید لسلوی کرسی ترین نخاره پرچا سرعان وریابو و تو خود ناف حوالت خودت بینی اش بر هنده تو هسته بتناهی دکی. آریانا کلی بهیویا ناوندین جوانکاری ویدانین گرنجینی و گرنیتن سر و سیمای وان نخوشان وان پتر باوری بخواهبت. تدوی باور نکه. کاربدستین فرانسی ری لصادان کسان دگرن دوین خواه لسری چیای کی بگرن باور دکن او ده لروجا داویا جهانی لبیستویا کی مها 12 رزگار بن. دمکا گود بلاو دبن کو چیای نیزی گندی بوگاراج دی آوا بنیتن اگر رجا قیامتی هات و خلکی باوری بوان گود هی رود کنوی گندی لی کاربدستین فرانسی ریکن گندی گرتنا هتا رجا 23 مها 12 بتنی دوستات جه خلکی وی گندی دکارن هاتنو چونه بکن. شرداری گندی دی بیشتن اف گود بونه اگر بلند بونه بهای خانیان لی هشتا چه خانی نهات نفروتن راستی جی اوا وان گودگوتان خلگلک نترساندنه. چای بوگاراش 1230 متران بلنده نزیکی سنوری نوبر فرانسا و اندورایا و بلندترین چای و هریمیا. گودگوتین دماهیا ارده لبیستویکی وی مهی وصا کرجیا آژانسا اسمانیا امریکی ناسا داخویانیه که بده وان گودگوتان بدرو در بیخوتو بیجتن پیش بینیا مایا بشاشتی هاتیا شروع فکرن و رنگا خلکی چند ولایت امریکی عجیب گرتی ببینن دما اتومبیلن به شوفر لسر جاده ببینن. اتومبیلن به شوفر ین لجر تاقی کرنان نها دستور داینه لفلوریدا، نیوادا و کالیفورنیا. کمپانیا گوگل یا تکنولوژیا پیشکتی کاروانه که اتومبیلن به شوفر درست کرن و هتا مها هشتوان 480,000 کیلومتر بری بون. جبلی وی مزنا کارخانین اتومبیلان لامریکا و اروپا جی کاری دیکن لسر تکنولوژیا اتومبیلن به شوفر. فولفو وان رنگ اتومبیلان لسر جاده تعقیدی کتن و دی بیشتن و لبرا حتا سال 2020 وان بفروشتن. لئیلو نابوری جی فرمانداری ولایت کالیفورنیا قانونک مورکر رد داد وان رنگ اتومبیلان بگونه سر جادین ولایتی. ایرو ام دبینن کو خیال دبا راستی ترمبیلا بش فیرجی میناکه. اف سیستم هات پیشخستن به پشتوانیا آژانسا و کلینین پیشکتین بروانی یا حکومت امریکی. هر 2 سالان ترمبیل ودگریان و به 10 جاران زانین و دتاین جبر زیادتر دبرن. ایجا پشتی 4 سالان 100 جاری زانین بهتر پیدا دبو. میوانن پیشانگه هاکان نویا اتومبیلان للاس آنجلس هنکی آگهداری پاش روژا و ساسکاری بون هرچنده جبوان اتومبیلان شوفر دویتن. اتومبیلن وکاوی کم پانزین خرج دکن و دزگهن وین ین الکترونی او پتر بسلامت کریا. کامیرا لسر پنجره برخ شوفری و دیگل کمپیوتر ترمبیلی هاریکاری شوفری دکت داب سلامتی ریکا خوب گهارد. سیستمین هشداری کرنه لپیشیوان و لرخین وانجی هنا و او سیستم آلیکاریا شوفر دکن لی جهوان ناگرن لی کمپانین اتومبیلان دی پینگاوا کوی ودر پاویژن و روان ریکا جی بسلامت بکن. به درخستنا نفران جی یکسانیا هاتون و چونه رژه قضا و بیور ترافیک جی کم دبه. لی بکر رنگا لدست پیکی دو دل بن کنترول بدن اتومبیلی. دی وقت که بخوا حتی کو او تبگهن کو پشت به تکنولوژیای و تگرید هن. ریچارد میسن بیشتن اف تکنولوژی سرکتیه و زحمتیه مزنها او بهای وان اتومبیلن به شوفر $600,000 کمتر بکن حتی خلق بکار بوانا بکرن. بینران بریچند روزان ما پیامی نخوشی کشتنا شاجوانا مکسیکی ماریا سوزانا بیست. دپی راو دکتنا فروکه کدا استرانبیجا نافدار امریکی مکسیکی جانی ریویرا مر. شفاکی بری مرناوی ریویرا کنسرتک لباجار مونتری بریوا بربو. جانی 43 سالی بو دایکا 5 زاروکان بو و 15 میلیون البومین وی هاتبون فروتن. او استرانبیجا اوپرایا روسی جی گالینا ویشنویسکیا دجی 86 سالیه دا وغر کریا. لی تماشای پاپ بلندک بکن. او فیری هنارتنا پیامان بویا بریکا تویتری. هر دیگل هنارتنا یکم پیامی 1 میلیون برادر
جباب بندكرا بيدابون بينران اف برنامجي وشاندن لسرمال بري دنجي امريكا وفيسبوكي وهطا لهف جهاندنا كادي هرشادو بختور بن